الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانەی دووەم لە سوورەتی الانشقاق بە خزمەتتان بگەمەوە بەمە بەستی ڕەزامەندی خی گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فأما من أوتي كتابه بيمينه فسوف يحاسب حسابا يسيرا وينقلب إلى أهله مسرورا. بەڵێ خۆشەویستان، وەکو باسمان کردوانە ڕابردووکەوە خی گەورە سوبحانەهو وتەعالە کاتێکە وەکو خیتاب لەگەڵ هەموو ئینسانەکان دەکا بە گشتی پێمان دەفەرمیکەوە ئەی ئینسان، ئەتووی ئینسان لە هەوڵ و تێکۆشان و ماندیبووندای لەو ڕۆژێک کە خوڵقای هەتا وەکو دەگەیەوە خزمەت پەروەردگارت، ئیتر ئەوجا ئەو کاتە نەتیجە و بەرووبوومی کار و کردەوە و ماندیبوونەکەت وەردەگریەوە کە لە نەتیجەدا خەڵکی دەبنە دوو تاقم. فأما من أوتي كتابه بيمينه، هەر کەسێک کتێبی کردەوەکانی بەدەستە ڕاست وەربگریتەوە ئەوە فسوف يحاسب حسابا يسيرا، هەر کەسێک کتێبی کردەوەکانی بەدەستە ڕاست وەربگریتەوە ئەوە لەو حاڵەتە دیارە حسابی لەگەڵ دەکرێت، بەڵام چه حسابێک؟ حسابێکی زۆر ئاسان و یەسیر، کەواتە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم باز لەو کەسانە دەکا لە ئیمانداران کەوا حسابیان لەگەڵ دەکرێت، بەڵام نەک حساب بە معنای حساب، بەڵکو تەنها ناوی حسابە، بەڵام زۆر زۆر ئاسانە بۆی کەوا خی گەورە ئەو بەندەیە لە خۆی نزیک دەکاتەوە، ئەوجا ئیقراری پێدەکا بە کردەوەکانی لە فلانە ڕۆژ لە فلانە جێگا فلانە کردەوەت کرد، ئەویشان دەفەرمی بەڵێ یا ڕەب. اینجا بەو شێوەیە هەموو کردەوەکانی پێ ئیقرار دەکا، ئەوجا خی گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمی بەنسبەت گوناه و تاوانەکانت لێت خۆش بووم، لە دنیادا سترم کردی، ئەو ڕۆژ لێت خۆش دەبم. ئیتر لە خی گەورە داواکەین لەو کەسانە بینکەوە بەو شێوەیە خی گەورە حسابن یەسیرا لەگەڵمان بکە، حسابێکی ئاسان، لەبەرەوەی گەر کەسێک خی گەورە مناقەشەی حسابی لەگەڵ بکە ئەوە بە تەکید ڕوبەڕووی عەزاب و سزا دەبیتەوە. ئەوانەی کەوە بەدەستە ڕاست کتێبەکانیان وەرگرتیتەوە کتێبی کردەوەکانیان بەو شێوەیە حسابێکی ئاسانیان لەگەڵ دەکرێت. وينقلب إلى أهله مسرورا، ئەوجا لە دوای ئەوەی کە بەو شێوەی حسابێکو بەو شێوەی لەلایەنی خی گەورە ئیقراری پێدەکرێت بە کردەوەکانی و لێی خۆش دەبی، ئەوجا دەفەرمی دەگەڕێتەوە لۆلای ينقلب إلى أهله مسرورا، واتە زۆر بە دڵخۆشیەوە دەگەڕێتەوە بۆ لای کەس و کاری خۆی، واتە دەچیتە ناو بەهەشت، ئەو بەهەشتەی کەوا لەوێن دەرێ کەس و کاری خۆی چاوەڕوانی دەکا. دیارە کەس و کاری خۆی واتە ئەگەر بێت و کەس و کارەکەی کە لە دنیادا ئەوانەی کە ئیماندار بوون و ئەهلی بەهەشت بوون لەوێن دەرێ بە یەکتر شاد دەبنەوە، و هەروها ئەوەی کەوا ئەو حۆریانەی کەوا لە بەهەشتدا چاوەڕوانی دەکەن کە ئەوانیش دەبنە کەس و کاری ئەو چاوەڕوانی دەکەن، و بەو شێوەیە زۆر بە دڵخۆشیەوە دەگەڕێتەوە لای کەس و کارەکەی. وأما من أوتي كتابه وراء ظهره، بەڵام ئەو کەسەی کەوە نامەی کردەوەکانی لە پشتیەوە بدرێتەوە دەستی، وەکو خی گەورە سوبحانەهو وتەعالە لە جێگای دیکەش باز لەوە دەکاکەوە بەدەستە چەپیان دەیاندرێتەوە، لێرەش دەفەرمی لە لای پشتەوەیان. دیارە بەو شێوەیە کە وەکو ئیهانەکردنێک بەڵێ بەدەستە چەپ دەیاندرێتەوە و لە لای پشتەوەش دەیاندرێتەوە، واتە ئەو پەڕی ئیهانەکردن ئیهانە دەکرێن. ئەوجا ئەو کەسە فەسەوف یەدعو ثبورا، لەو حاڵەتێکەوە بەو شێوەیە کتێبەکەی دەدرێتەوە دەستی لە لای پشتەوە، ئەوجا داوای ثبور و لە ناوچوون و مردن دەکا. یەدعو ثبورا واتە داوا دەکا خۆزگا لە ناو بچم، خۆزگا هەر نەبووامە، خۆزگە بە هیلاک بچم و نەمینێم. ويصلى سعيرا، ئەوجا ئەو کەسە دیارە بە هیوا و ئاواتی خۆی نییە کەوا لە ناو بچی و لەو ڕۆژە ئیسراحەت بکا، لەبەرەوەی لە ناوچوون لۆ کەسانێکی بێباوەڕ لەو ڕۆژەدا واتە ئیسراحەتکردن مقارنەتە نەبەوەی کەوا چاوەڕوانیان دەکا، بەڵام نەخێر لە ناو ناسی، بەڵکو بەو ئێش و ئازارە جەستەیی و نەفسیەی کە تێیدا ئەوجا دەستە ناو ئاگری جەهەنەم و دەستێندرێ بە ئاگری جەهەنەم. لەبەرچی
إنه كان في أهله مسرورا. لبر أوي ئەویان کەسێکە کەوا لە دنیادا لەناو ئەهل و خاوخێزانەکەی خۆی بەردەوام دڵخۆش بوو، بەڵێ دڵخۆش بوو نەوەک بە تاعەت و بە ئیمان بەخوای گەورە هینان سوبحانەه وتەعالە، بەڵکو دڵخۆش بوو بە ڕابواردن بە خۆشیەکانی ژیانی دنیا، دڵخۆش بوو بە ئەنجامدانی سەرپێچیکردن، دڵخۆش بوو بەو گوناه و تاوانانەی کە ئەنجامی دەدا. إنه ظن أن لن يحور، ئەو گومانی وابوو کەوا هەرگیز ناگەڕێتەوە لای خوای گەورە سوبحانەه وتەعالە، لێ لەسەر ئەو ئەساسە ڕەفتاری وا خراپ و کاری هەندە بەد و نابەجێی ئەنجام دەدا لەبەرەوەی هیچ بە هیچ شێوەیەک حسابی ئەوەی نەدەکرد دەگەڕێتەوە لای خوای گەورە. بەلا إن ربه كان به بصيرا. ئەنجا خوای گەورە دەفەرمیتن نەخێوانیە وەکو ئەو تەسەوڕێکە ناگەڕێتەوە لای خوای گەورە، نەخێوانیە بەڵکو پەروەردگاری لە دنیادا زۆر زۆر ئاگاداری کار و کردەوەکانی ئەو بوو، دەیدیت ئاگاداری بوو بەو کردوانی کە دەیکرد، بەو قسانەی کەوا دەیکرد و هەتا بەو نیەت و نیازانەی کەوا نەودڵ و دەرونیشی بوو. بەڵێ خوای گەورە ئەوجا لێرەشدا عینی بە هەمان شێوە بە سیغەی ماضی قسان دەکا خوای گەورە سوبحانەه وتەعالە وەکەئەنەما جەوی ئاەتەکان ئێمە لە قیامەتین ئەوز دەفەرمی کانە لە دنیای ئەوها بوو. بەڵێ ئەوجا تەماشا دەکەی بەنسبەت ئیماندارەکەی کەوا بەدەستە ڕاست کتێبەکەی وەردەگریتەوە، خوای گەورە فەرمووی وەیەنقەلیبو إیلی ئەهلیه مەسرورا، ئەویان دەگەڕێتەوە لە دوای ئەو حسابەی کە خوای گەورە حسابێکی یەسیر و سانای لەگەڵ دەکا، زۆر بە دڵخۆشی دەگەڕێتەوە ناو خێزانەکەی خۆی لە بەهەشدا. بەڵام ئەویان کەسی کافرکەوە کتێبی بەدەستە چەپ و لەلا پشتە وەرگرتیتەوە، ئەویان چونکە لە دنیایەدا بەردەوام لە کەیف و خۆشی و لە ڕابواردنێکی ناشەرعی بووە، ئەویان بە پێچەوانەوە یەصلا سەعیرە. خوا پەنامان بدە. فلا أقسم بالشفق، دا خوای گەورە دەفەرمی کەواتە لێرەش لایەکە وەکو لە چەندین جێگایت کە لە قورئانی پیرۆزکەوا لە پێش چەند قسەمێک هاتیە، وەکو وتمان دیارە مفەسرین تێدا جیاوازن، هەندێک دەڵێن لای نافیەیە واتە سوێن ناخۆم، بەڵام وەکو زۆربەی مفەسرین دەفەرمون نەخێر بەڵکو ئەو لایە دەگەڕێتەوە لە بۆ پێشەوەی خۆی. مەسەلەن لێرەدا فەلا ئوقسم بالشەفق واتە دەگەڕێتەوە بۆ ئەو کەسەی کەوا کتێبەکەی بەدەستە چەپ وەرگرتەوە لە لای پشتەوەی، ئەو کەسەی کەوا تەسەوڕ دەکرد ناگەڕێتەوە لای خۆی گەورە، نەخێر زۆر بە هەڵەدا چوو بۆ ئەوجا ئوقسم بالشەفق کەواتە لایەکە لە بۆ ئەوەی ڕەتکردنەوەی کار و کردەوەی کەسێکی خراپەکارە، و یاخود لایەکە لێردا وەکو هەندێک لەم فەسرین کە دەفەرمون لە بۆ تەنبیه و ئاگادارکردنەوەی کەواتە ئاگادار بن. ئوقسم بالشەفق سوێن دەخۆم بە شەفق. دیارە شەفق ئەو سۆراتیەکەوە لە دوای ڕۆژ ئاوابوون لە دوای مەغریب پەیدا دەبیتن، لە دوای ڕۆژ ئاوابوون کاتێکەوە ئەو سۆراتیەی لە ئاسۆدا لە ئاسماندا پەیدا دەبیتن. خوای گەورە سوێندی پێدەخوا کە لە نەتیجەی حرەکەی زەوی و بەرامبەر بە ڕۆژ و ئیتر بەو شێوەیە لە نەتیجەی ئەو تەدبیر و بەڕێوە چوونەیەکەوە خوای گەورە ئەو کەونبوونەوەرە بەڕێوە دەبا کە ئەو زەویە و ئەو ڕۆژ و مانگەی کەوە ئێمە لە نێوانیاندا دەژین دیارە هەمووی لە حرکە و لە جوڵەدا کەوا ژیانی ئینسان لە شەو و ڕۆژدا بەڕێوە دەباتن، ئیتر هەمووی بەڵگە و دەلیل لەسەر عەزەمەتی خوای گەورە. واللەیل وما وەسەق، و هەروەها خوای گەورە سوێن بە شەو دەخوا، و هەروها وما وەسەق واتە ئەو شتانەی کەوا شەو کۆی دەکاتەوە و شەو دایان دەپۆشی، لەبەری معلومە کاتێکەوە شەودا دێ ئیتر هەموو مەخلوقین و هەروها هەموو گیانلەبەران لە کاتی تاریکایی شەودا ئینجا کۆ دەبنەوە و لە هەر کەسە و لە جێگای تایبەتی خۆی کۆ دەبنەوە و دەهان دەپۆشی بە تاریکایی شەو. واللەیلی وما وەسەق کەواتە تاریکایی شەو لەگەڵ سوکنایی گیانلەبەران و ئارامگرتنی گیانلەبەران و لە بۆ ئیسراحەتی ئینسانەکان خوای گەورە سوبحانەه وتەعالە بەو شێوەیە شەو و ڕۆژی بەدیهێنایە. والقەمەڕ ئیذا اتەسەق، و هەروە سوێن بە قەمەڕ، سوێن بە مانگ کاتێکەوە ئەو مانگە تەواو دەبی، واتە سوێن بە مانگ کاتێکەوە ئەو مانگە پڕ دەبیتە وەکو معلومە لە شەوانی 13 و 14 و 15دا کاتێکەوە دەبیتە بەدر کە وەکو مانگی 14 ئیتر سوێن بە قەمەڕ کاتێکەوە تەواو دەبی کە ئەویشیان دەلالەتە لەسەر عەزەمەتی پەروەردگار سوبحانەه وتەعالە
لە هەموو شەوێکدا کاتێکەوە خۆلگەیەکی تایبەتی خۆی هەیە ئەو مانگە حەزمێکی تایبەتی خۆی هەیە ئیتر هەمووی دەلاتە لەسەر عەزەمەتی پەروەردیگارکەوە لە نەتیجەی حرەکەی مانگ و ڕۆژ و زەویدا دیارە ئەو جیاوازیە لە مانگ پەیدا دەبیتن و بە تایبەتی لێژدا ئەوەی کە سوێندی پێدەخواتن ئیدە تەسەق واتە کاتێکەوە تەواو پڕ دەبی لە شەوانی 13 و 14 و 15 کەوە زیاترین کاتێکەوە ڕۆشنایی بەسەر ڕووی زەوی دەبەخشی و کاتێکی زۆر خۆشەویستێشە لای هەموو ئینسانەکان بەگشتی ئەو جا دەفەرمی لتركبن طبقا عن طبق دیارە ئەوەی المقسم به واتە ئەو سوێندانێکەوە خی گەورە سوێندی پێخوار لە شەفەق و لە لەیل و لە قەمەر المقسم به ئەوەی کەوا سوێندی پێدەخواەوەیکەوە بە تەکید لتركبن طبقا عن طبق واتە تێدەپەڕن لە حاڵێکەوە لە بۆ حاڵێکی دیکە تێدەپەڕن لە حاڵێکەوە لە بۆ حاڵێکی دیکە جا هەندێک لە زانایان بەو شێوەی لە چیاندایتەوەتە پێ بە پێ لە قیامەت نزیک دەبنەوە کە بە فعلیش وایە سوێن بەو مەخلوقاتانێکەوە خی گەورە خەڵقی کردێ پێ بە پێ لە قیامەت نزیک دەبنەوە هەندێک لە زانایان دەفەرمون ئەوە ئیشارەتە لە بۆ ئەو شتە مستەقبەلی لە کاتی دابەزینی ئەو کاتە نەبوو بەڵام ئێستا بەدیهاتیە ئەویش ئەوەی لە تەرکەبوون طبقا عن طبق واتە ئەو مەراکیبانە دروست دەکەنکەوە ئەو جا طبقە لە دوای طبقە دەبڕن و دەستنە ناو دەستنە سەر کەواکبەکانی دیکە وەکو ئێستا معلومەکەوە علمی بەشەری گەیشتە ئەو دەرەجەیکەوە بە مەراکبی فەضائی بتوان بستنە سەر مانگ و یاخود ئەوجا مەریخ و یاخود ئیدیکەی کە هەیە یان محاولات دەکرێتن ئیتر ئەوەش یەک لە تەنەبوئاتە مستەقبەلیەکانی قورئانی پیرۆزە کەوا ئیشارەت پێکردێ کەوا ئێستا ئەمە بە چای خۆمان دەیبینین ئیتر وایاخود هەندێک دەزان دەفن لە تەرکەبوون طبقا عن طبق واتە ئەنگۆ ژیانتان لە گۆڕانکاریدا لە حاڵێک لە بۆ حاڵێکی دیکە ئەوجا لە فەقیری لۆ دەوڵەمەندی یان لە دەوڵەمەندی لۆ فەقیری یان لە قۆناغەکانی ژیانتان لە منداڵی بەرە و گەنجی بەرە و پیری لە ژیانی دنیاتان بەرە و ژیانی بەرزەخ و بەرە و ژیانی قیامەتتان ئیتر بەو شێوەیە ژیانتان هەمووی قۆناغ بە قۆناغ لە گۆڕانکاریدا فما لهم لا يؤمنون ئیتر خی گەورە فەرمی باش ئەوە چی ئەوان ئیمان نینن لەبەرچی ئیمان نینە چ شتێک منعیان دەکە ئەو کەسە بێ باوەڕانە کەوا ئیمان نینن وإذا قرئ عليهم القرآن لا يسجدون وكاتك قرآني بيروزيان لبو دخين دريتوا ككلام الله سبحانه وتعالى برا لو حقائقانا باسي ذاتي خواي قوريتي دا باسي أو إنسانيتي دا باسي كارو باسي مصيري أو إنسانيتي دا باسي وظيفي إنساني تدا باس لو هم حقائقو باس لو هم راستياني تدا ذكرتن لبرتي أوان سوزدنا بن لبو خواي قوري سبحانه وتعالى لبرتي ملكتنا بن لبو خواي قوري سبحانه وتعالى فما لهم لا يؤمنون وإذا قرئ عليهم القرآن لا يسجدون ديار يقلو زقاني كوكو لسرتاي تفسير أو سورة دالواني رابر باس ماكر كوا پیغمبر صلى الله عليه وسلم كاتي كوا خينديت يوا گەیشتیتە ئەو جێگا ئەوە سوزدەی بردێ وەکو لە حەدسەکێکەوە ئەبوو هورەیرە جێڕایەوە خی دەڕاز بکە بوخاری مسلم و غەیری ئەوان ڕەواتیان کردێ دەفەرمی هەرچەندە دەگەیشتە ئێرە پێ سەلەم کە لێرە دیتم سوزدەی بر ئەمنیش هەتا مایمە کە بگەمەوە ئاتە سوزدە دەبین ئێمەش ئینشاءالله بە اقتداکردن بە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمەش سوزدە لە بۆ خی گەورە دەبین سبحانه وتعالى. بەڵێ خۆشەویستان ئەوجا لە دوایەوە دەفەرمی بل الذين كفروا يكذبون بەڵێ ئەوجا دەفەرمی بەڵکو ئەو کەسانی کەوا بێ باوەڕن يكذبون ئەوان بە درۆی دەزان ئەو قورئانە والعیاذ بالله واتە ئەوان بە کەلامی خوای گەورەی نازانن ئەو حقایقانی کە تێیدا باسکراون بە درۆی دەزان ڕۆژی قیامەت بە درۆ دەزان والعیاذ بالله پێغەمبەریەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە درۆ دەزان ئیتر لەبەر ئەوەیە ئەوە مانعەکەواتە ئەوان لەلایەنی خۆیان و بڕیاریاندایە کەوە ڕاز نییە لێ هەرچەندە قورئانێ لۆ دەخێنرێتەوە کاریان تێناکرد بەرەوەی بڕیارێکی مزبەق لەلایەنی خۆیانەوە درایەکەوە ئەوان باوەڕیان پێێنێ والعیاذ بالله واتە بە ئینصاف نەهاتینە جوێ لە قورئانی پیرۆز ڕابگرن بزان داخوا حقایقی وای تێداکەوە لەگەڵ فترەت و دڵودەرونیان تێک بکاتەوە نەخێر پێش ئەوەی گوێ لێ ڕابگرن ئەوان لە ئەساسەوە بڕیاری ئەوەیاندایەکەوە بە درۆی بزان و ئیمانی پێنەینن والله أعلم بما يوعون ئێتر خوای گەورەش
زۆر چاک ئاگادارە و لە هەموو زاتێکیش ئاگاتارتر و زاناترە بۆی ئەوان لە دڵی خۆیان هەڵی دەگرن ئەعلەم بما یوعون وەکەئەنەما ئەو دڵیان وەکو ویعاءێکە خوای گەورەش ئاگادارێکەوە چ لە ناو دڵ و دەروون و سینجیان دەشاردنەوە ئیتر خوای گەورە ئاگادارە نەوەکەر بەکردەوەکانیان بە نیازەکانی ناو دڵ و دەرونیان کەوا چەندە نیازیان خراپە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرامبەر بە دینی خوا خوای گەورە ئاگادارە بە هەموو نیازەکانیان ئاگادارە بە کار و کردەوە و پیلان و تەخطیتیان بەرامبەر بە مسلمانان و ئەهلی ئیسلام فبشرهم بعذاب أليم دي يا رسول الله صلى الله عليه وسلم وهمو إيمان دارك لدواء پیغمبر صلى الله عليه وسلم مجدە بە کەسانێک بدەن ئەوانەی کەوە ئەو قورئانەیان پێدرۆیە والعیاذ بالله مژدەیان پێ بدەن بە عەزابێکی بە ئێش و ئازار کەواتە کە دەفەرمی مژدە دیارە مژدەکە وەکو ئیستهزاءەکە پێیان بۆی کە مژدەیان پێ بدەن بەڵام بەچی بە عەزابێکی بە ئێش و ئازار هەم لە دنیا و هەم لە قیامەت إلا الذين آمنوا وعملوا الصالحات دیارە إلا کەلێرە استثناء منقطعة کەواتە لە بۆ کەسانش بێبەهەڕ مژدەیان پێ بدە بە عەزاب بە ئێش و ئازار بەڵام لە بۆ کەسانێکی ئیماندار ئەوانەی کەوا ئیمانیانی نێوکردەوەی چاچیان کردەوە بە ئیخلاسەوە بە سەوابەوە ئەوان لە بۆیان هەیە ئەجر غەیر مەمنون ئەجر و پاداشتێکی نەبڕاوە لەلایەن خوای گەورەوە سوبحانەه وتەعالە لە خوای گەورە داواکان لەو ئیماندارانە بین کەوا ئەهلی ئەو ئاتەی ئەخیری بین کەوا خوای گەورە هەر وەکو هیدایەتی داینە تەوفیقشمان بکە لە بۆ کردەوەی چاک بە ئیخلاس و بە سەوابەوە تاوەکو ئێمەش لەو کەسانی بین کە مژدەمان پێ بدرێ بە ئەجر غەیر مەمنون سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين